ام قاعده خوي تعالى باسيكا لكاتيكا ك باسي في غمر موسى من بوكا صلى الله عليه وسلم لقل بني إسرائيل قوميا لكاتي روبا ربونوي فرعون دست دائركي لو حالتا فرعون زور زالا قوتك زوري هي هيزك زوري هي بأساني چار ناكري بعقلي دنياي بري لبكيتوا فرعون زالو وموسى جيره بلام موسى مجديك أداب بني إسرائيل قومي بيان أفرمي استعينوا بالله أفرمي قومكم إيوه پشت بخواي پروردگار ببسم داواي هاوكاريو كومكي لخواي پروردگار بكن واصبروا آرام بقرن إن الأرض لله أم زوية يخوايا همو ام دنیای ملکی خوایا بأرزو بآسماني وهمو ملکی خوایا لله 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 إنا لله يمشي خواي يورثها من يشاء خوا بي بهر كسي بيدا ايدا بو كساني كخوي ايوي او انا اكا بوارثي سرزوي يورثها من يشاء من عباده والعاقبة للمتقين سرنجام هربو اهل تقواه بو اوانن ك خویان ئەپارێزن لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار معنای تەقوا ئەوەیە معنای تەقوا ئەوەیە ئینسان خۆی بپارێزێ لەوەی کە خوا قەدەغەی لێ کردووە و ئەمرەکانی خوا جێبەجێ بکە هەروەها خوای تەعالە باسی کابرایەکی ترمان بۆکە طبعا ئەوە فیرعون دەست و دایرەکەی خەڵەتانی عەفوەن پلە و پایەکەی خەڵەتانی فیرعون ئەوە فیرعون پلە و پایەی خەڵەتانی بەڵام خوای تەعالە نمونەیەترمان بۆ دێنێتەوە کە پارە و پول خەڵەتانێتی کە قارون ئامۆزای موسا بوو عەلەیهی سەلام لە قەومەکەی موسا بوو عەلەیهی سەلام لە پێشا لەگەڵ موسایە بوو عەلەیهی سەلام بەس پارە و پول خەڵەتانی سوبحان الله چووە بەرەی بەرامبەر چووە بەرەی فیرعون و دژایەتی موسایە کرد ئەو بوو بوختیانە گەورەکەی بۆ موسا هەڵبەست کە موسا زینای کردەوە چی ئەو دەسایسەکە لە ژێر دەست ئەوا بوو ئەو بوو حەوڵێدا بە هەموو شێوە موسا بدا بە زەویە ئەو بوو کەوا کلیلی دەرگاکانی چەند پاڵەوانی هەڵیانەگرت ئەوە نەقورس بوو ئەو بوو کەوا عەرەبانەکەی هەمووی لە ئاڵتون دروست کرده بوو تایەکانی نەبێ و ئەسپەکەی کامل غەرق بوو لە ئاڵتونە ئەو بوو کە ئەیدا بەلای هەر کۆمەڵێک فەقیر لە بەنی ئیسرائیل هەمویان تەمەنایان نەکردیان یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون إنه لذو حظ عظيم خۆزگایە ئەوەی بە قارون درایە بە ئێمەش بدرایە بەخوا بەختێکی باشی هەیە بەڵام ئیمانداران ئەوانەی ئەهلی علم بوون ئەوانەی لە دین تێگەیشت بوون ئەوانەی کە وەکو جەنابتان دێن لە مەجلیسی علما دائەنشن لە وتاری جمعە دائەنشن وایان نەوت وتیان ئاگاتان لە خۆتان بێەوە خۆزگا بە چیە خوازن ئەمە دنیایەکە و ئەڕاو نامێنێ بۆ کێ ماوەتەوە تا بۆ قارون بمێنێ با قارون 10 ساڵترش عمرکە 20 ساڵترش عمرکە ئەو پارە پولەی نامێنێ خەڵکینە ئاگاتان لە خۆتان بێ لەوە بوو لە کوتوپڕێکا خوای تەعالە بردێ زەویە خوای تەعالە بردێ زەویە بە قەسر و بە ماڵ و بە مڵک و هەمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ حتا ڕۆژی قیامەت بە ناوی زەویە دێت و ئەڕوا جا خوای تەعالە ئەفەرمێ ئەو دار الآخیرەیە کە قیامەتە بۆکی ئامادەمان کردووە نەجعلها للذین لا يريدون علوا في الأرض ولا فسادا ئەو دار الآخرەتە بۆ کێیە قیامەت بۆ کێیە بۆ ئەو کەسانەیە کە لەسەر زەویە متەکەبر نین فی الزل نین لودبەرز نین حەز لە علو ناکەن حەز ناکەن بەسەر خەڵکە بخوڕن بەڵکو یەک خۆیان بە یەکێک لەو خەڵکە ئەزان و حەزیش لە فەساد و ئاژاوە و خراپەکاری ناکەن ئەوانە بري چی ئەکەون بەری يعني قیامەت ئەکەون وەخوای تەعالەش ئەفەرمێ والعاقبة للمتقين وعاقبة سەرنجام بۆ متقینە